بەوەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بەشێک لە هەفتە بازارەکانی قەزای سەی سادق وەک ڕێزێک لە هاتنی و مانگە پیرۆزە نرخی کاڵە و شتومەکەکانیان کەم کردووەتەوە بە جۆرێک بە نرخی کڕینی دەیفرۆشنەوە و هیچ قازانجێک لەو مانگەدا ناخەنە سەر کاڵاکان. ئامانجیشان لەم کارە بەدەستهێنانی ڕەزامەندی خودای گەورەیە. ساڵی پار و ئەم ساڵیش بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان لەبەر حرمەتی مانگی پیرۆزی ڕەمەزان هەستاین بە دانەوەی ئەو موادانی کە بۆ مانیەت بە نرخی کڕین، یعنی بەو نرخەی کە کڕیومانە بەو نرخی فرۆشتنەوە تا کۆتایی مانگی ڕەمەزان تا دوای جەژن ئەینۆ بە مای خۆی. ئێمە نێتمانەوێ وەکوەوەی کە گرانی دروست نەبێ. ئێمە توانین بڵێن وەکۆ شەریکە کە پێمان دەڵێ بێ ئەم سەیری ئەمڕۆنە ئەم برنجە ئەم شتە ئەو نەیە تۆ چۆن ئێستا وای فرۆشی هەبێتە ئاستی ئێمە بەڵام ئەم بیلەوەکەنەکە یعنی وجدانوان قوبڵ ناکە سەبەر لە مڕۆنێک لانەیە 3000 4000 بێتە سەری وجدان قوبڵ ناکە بڵام کاکە بامی 5000 خەمە سەری گرانتریکەم لەسەر سیارەکە ئەوژە بیفرۆش. هاوڵاتیانی سەی سادق سوپاس و دەستخۆشیان بۆ فرۆشیارانە هەیە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نرخەکان دادەبەزێن و ئاگیان لە دۆخی خراپی خەڵکیە. داوا لە فرۆشیارانی دیکەش دەکەن کە ئەم مانگە بکەنە دەرفەت بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا لە ڕێگەی هەرزانکردنی کاڵاکانیانەوە. لێرە لەوێشە بینین خەڵکی بە مەوقیف و بە هەڵوێز هەر هەن نەک لە مانگی ڕەمەزان شتەکانیان بەخێر نافرۆشتن بەڵکو جاری وایە هەر بەمایەکاریش. ئێستا من لە هەفتە بازارێکم بە ناوی هەفتە بازاری سەی سادق کە خاوەندارەتەکەی بۆ کاک حاجی ساڵح هەگەڕێتەوە من دەستخۆشی لێ یەکەم بڕیاری داوە پاریش پێما بێ ئەم مبادرە و دەست پێشخەریی کرد بڕیاری داوە هەموو شتەکانی بەمایی خۆی واتە بەو سیارەی کە دەیکڕێت بە هەمان سیار بیداتەوە بە مشتریەکانی. ئەوە جێگەی دەستخۆشیە یعنی ئێمە ئەو موقیفە بەرزە نرخێنی وەکو خەڵکی سەی سایق ئەو کارێک کە هەنێ لە مارکێتەکان پێستاون بە هەرزان فرۆشی یا فرۆشتنی بە نرخی جملە و بە نرخی هێنان بەڕاستی جێگەی دەستخۆشیە هەر ئەویان لێ چاوەڕێکرێت چونکم بەڕاستی لە وەختی مانگی ڕەمەزان و لەم کاتا خەڵکێکی زۆر لە ڕووی داراییەوە بارودۆخی ژیانی زۆر خراپە و بەڕاستی لە هەموو دنیاوایە هەموو مەسەلەن دنیای دەرەوە مارکێتەکان ئۆفەریان هەیە بۆ وەرزەکان یا بۆ مانگەکان بۆ ئەوەی هەم زۆر فرۆشیانە بێ و هەم خەڵکی ئیسفادەیان لێکا ئەم ئیشەی ئەم مارکێتانەش بەڕاستی مای دەستخۆشی و بەڕاستی هەر ئەویان لێ چاوەڕێکرێ و دەستیان خۆش بێ و نمونەیان زۆر بێ. هەندێک لە کەس و بازرگانی چاوچنۆک لە مانگی ڕەمەزاندا لە بری هەوڵدان بۆ خێر و چاکە هەوڵی قۆڕخکاری و بەرزکردنەوەی نرخ دەدەن کە زۆر جار بۆ کارەکەی چاودێری نەکردنی وردی بازارەکانە لەلایەن حکوومەتەوە. بەڵام هاوکات کەسانی خێرخواز و چاکەکار زۆرن کە ئەم مانگە دەکەنە دەرفەت بۆ وەرزانکردنی کاڵە و پێداویستیەکان. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.